دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێباوکان کۆتا موچەی ساڵی 2022 دابەش کرد و ئاماری گشتی موچەی بێباوکانی بڵاو کردەوە. ئەم بەشە لە دەستگای خێرخوازی بەخشین لە ساڵی 2009 کراوەتەوە. لەو کاتەوە تا ئێستا بڕی 6 ملیار و 314 ملیۆن و 258 هزار دیناری بەسەر خێزانەکاندا دابەش کردووە. تەنها ئەم ساڵیش بڕی 2 ملیار و 586 ملیۆن و 86 هزار دینار موچەی ماگانەی بەسەر 1082 منداڵی بێباوکدا دابەش کردووە. ئەوەی کە تا ئێستا ئێمە کردومانە ئەم چەند ساڵە لەم بەشی بێباوکانەدا لە ساڵی 2009 تاوەکو ئێستا 6 ملیار و 314 هزار و 258 هزار دینار بە پارەی نەقدینە دراوە بە موچەی ساڵەکە بۆ ئەم منداڵە بێباوکانە کە کۆکەی ئەکاتە ئەوەنەوە. لە ساڵی 2009 تاوەکو ئێستا هاوکاری مادی توانیمانە کە 927 ملیۆن و 748 هزار دینار بە پارەی نەختینە بین بەو ماڵانەی کە بێباوکن و یارمەتیمان ناون. و پاشانیش لە ماوەی ئەم 9 ساڵەدا چەند خانوویەکمان دروست کردووە کە وەکو نمونە ئێڵێم تەنها ساڵی 2022 ئێمە ئەم ساڵ کە تایان ئێستا چەند ڕۆژێکمان ماوە لەم ساڵەدا 14 خانومان دروست کردووە بۆ منداڵانی بێباوک. و لە ساڵی 2009 تاوەکو ئێستا زۆر جار خولی درومانمان کردوێتەوە بۆ ئەو دایکانەی کەوا منداڵی بێباوکیانەیە بۆ ئەوەی فێری میهنەیەک بن بۆ خۆیان دەست ڕەنگین من بژێوی ژیانیان دابین بکەن. تا ئێستا بۆ 447 خوشک دایکی منداڵ دەورەی درومانمان کردو خولی درومانمان کردوێتەوە بە گوژمەی 50 ملیۆن و 799 هزار دینار. و لە ساڵی 2009 تا ئێستا هەموو ساڵێک لە مەوسم و لە جەژنەکانە لە کاتی قوتابخانەیە یا لە کاتی جەژنەکانە ئێمە پرۆژەی جلوبەرگمان جێبەجێ کردووە. تا ئێستا 5877 منداڵ لا ئێمە سوودمەند بوو بە بڕی 132 ملیۆن و 32 هزار دینار. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێباوکان بە درێژایی ساڵ لە کاتی خۆیان موچادین بۆ منداڵی بێباوکانە زۆر دەستخۆشیمان هەیە لە خێرخوازان کە بەدەممانەوە بێن. بەڕاستی ئێساش کە ئاخیری مانگی 12 ئێمە موچەمان داوە پێیان هەندێک خێرخواز موچەکەی ڕاگرتووە بە تایبەتی خێرخوازێکمان هەیە لە دەروی وڵاتە 25 مناڵی گرتووە ئێستا 25 مناڵی ڕاگرتووە. هەندێک تریشمان هەیە تاکە و موچیان ڕاگرتووە. داوا لە خێرخوازانەکەین ناوێکی زۆرمان لایە بێن بەهانامانەوانی و هاوکاری ئەو مناڵانی تری پێ بکەین. ئێمە هەتا لە کاتی کارانتینەکە شاگە بە نمونەوە بگرین نەمانێڵام بوسی مناڵی بێباوک داوا بکەوێت. شار بە شار و گەڕک بە گەڕەبوومان بردنەوە ماڵەکانی خۆیان. لقی هەولێری دەستگای خێرخوازی بەخشێنیش بەشی بێواوکان بۆ ساڵی 2022 هاوکاری 1000 منداڵی کردووە بە بەردەوامی کە بەم جۆرە بووە. هاوکاری مانگانەی منداڵانی بێباوک بە بڕی موچەی مانگانەی 125 ملیۆن دینار. ژمارەی منداڵانی تۆمار بۆ وەرگرتنی موچەی مانگانە لە لقی هەولێر 237 منداڵ بووە. ئەوە جگە لە دابەشکردنی خۆراک و جلوبەرێک. تەنها شاری هەولێر ئەگە من باسی بکەم 327 منداڵی بێباوک خێزان کە ئێستا کە لەم هۆڵی وادایان بینین و ئەمڕۆکە ئێمە هەڵساوین بە دابشکردنی موچە بە سەریاندا و جگە لە موچە دیارێمەوەکو دەستگای خێرخوازی بەخشین هەر کاتێک کە لەلایەن خێرخوازانەوە ئەگە گۆشت بێ شیرینی بێ یاخود کە ئەمڕۆکە ئێمە بۆ هەر خانەوادەیەک دیارە 4 کیلۆ خورمادان دراوە بە سەریاندا دابش دەکەین. دیارە ئێمە گەر تەنها باسی ئۆفیسی هەولێر بکەین کە بەشی بێباوکان تەنها لە ماوەی 12 کە ئەمڕۆ موچەی مانجی 12 دابش دەکەین زیاتر لە 600 ملیۆن دیناریمان دابش کردووە بەسەر هەزاران منداڵی بێباوک دەکەم مانگانە 327 منداڵی بێباوک لە خۆ دەگرێت. لە ڕانیە و چەمچەماڵ و چەند شارێکی دیکە هاوکاری مانگانی منداڵانی بێباوک کراوە. لە سنووری چەمچەماڵ بۆ ساڵی 2022 107 منداڵ لەلایەن خێرخوازانەوە بە بڕی 12 ملیۆن و 200 هزار دینار بۆ هەر 12 مانگەکەی کەفالەت کراون کە موچە و پێداویستی خواردنی مانگانەشیان لەگەڵدا پێدراوە. نووسینگەی ڕانیەش مانگانە بەبێ دواکەوتن 64 منداڵی هاوکاری کردووە بە بڕی 6 ملیۆن و 687 هزار دینار بۆ هەر مانگێک و کۆی ساڵەکەش 8 ملیۆن و 244 هزار دینار بووە. ئەمڕۆ 28/12 دەستگای خێرخوازی بەخشین لە سنووری چەمچەماڵ نووسینەکانی تەکیە و چەمچەماڵ شۆڕش هەستا بە دابەشکردنی
موچەی بێباوکان لە سنووری چەمچەماڵ و شۆرش و تەکیە بەسەر 107 مناڵی بێباوک لەم سنوورەیە بە بڕی 12 ملیۆن و 200,000 کە مانگانە هاوکاری مناڵی بێباوگەکرێ لەم سنوورە بە هاوکاری خێرخوازان سوپاس و پێزانمانەیە بۆ خێرخوازانی بەڕێز کە هاوکارمانن ئێستاش لە مەوسیمی جستانین داوە لە خێرخوازانی بەڕێزەکەین هاوکارمان بن بۆ دابینکردنینەوە بۆ منداڵە نازدارانە. ئەمڕۆ دابشکردنی موچەی مانگی 12 2022 کە لە نووسنگی ڕانی دەستگای خێرخوازی بەخشین هەر 12 مانگی ساڵ موچەکەمان لە کاتی خۆیدا دابش کردووە بێ ئەوەی دوا بکەوێت کە 64 منداڵ لە نووسنگەی دەستگای خێرخوازی بەخشینی ڕانیە سودمەندە منداڵانی بێباوک کۆی بڵین مانگانە 6 ملیۆن و 687,000 دینارە کە دابش دەکەن کۆی گشتی 12 مانگکە 8 ملیۆن و 244,000 دینارە. هەموو هاوکاریانەی کراون لەلایەن خێرخوازانەوە لە ناوە دەرەوەی کوردستان پاڵپشتی بەردەوامی دەستگای خێرخوازی بەخشین بوون و موچەی مانگانە دەنێرن بۆ بێباوکان. دەستگاکە دەڵێت هاوکاری خێرخوازان نەبێت ئەوان ناتوانن ئەو ڕێژە زۆرە لە منداڵی بێباوک کەفالەت بکەن. لە هەمان کاتدا ڕێژەیەکی زۆر منداڵی بێباوکەیە کە کەفالەت نەکراون و هاوکاریەکان سنووردارە بۆ هەر منداڵێکیش مانگانە بڕی 100,000 دینار هاوکاری دەکرێت. ڕامیا ڕوسمان کەناڵی پێام سلێمانی.